باش بینرین هجاج استدین دنگ امریکا لواشنطن پایتخت خیرات ناو دکم ده برنامه نو ده جحفت رنگ و گرکنو ده بخت چاندو هنرا رنگین ده. ده سالا نو ده لامریکا آماده کارین بالکش دبن بو فستیوال و خلاتین سینما جبر ویجی پیکر و نشانین خلاتان جالی هنرمندان دین آماده کرن جناوانا خلاتا SAG یا باشترین اکترین سینمای گول لوس انجلوس ل دل دارخستن و دوی مهده و به بلاف کرن. دروجا سیشمی ده هفته چله ده پرده لسر پیکرین خلاتا SAG یا باشترین لیستکوان سینما سکرین اکتورز گولد اوورد هاته راکرن لبوربانک لباکوری لوس انجلس. اوه پیکر جه برونزی هاتنه چیکرن به شوازا کونشوپی ده چیکرنا پیکرین برونزی ده گود داوی اوه مهیده ده چن هالیوود جبو شاهیا وی خلاتی لیبلی اف پیکر هر به اوایکی هنری گلکی بالکش هاتنه درست کرن. جرا دبیجن شوازا شماوندایی و هر کسی که پیکران و برونز ناستی که ویزانه به افچیه. اف شوازا که پرکونه که به هزار سالان بردوام دیکه. هر یک جوان پیکران ده قالک خوده و دوی اف قالک به حلاندن دا کو پیکر درکوه. هر وحاجی او به جمارن دا کو اندا نبن. اف هنرک بالکشه. اف پیکر به شوازه که درست بن گو تایبتمندیه که دوان چاوا تکنیکا شما بکارتینن جبو رنگ کی جوان خوشک بده وان پیکران او به تایبتی جبو وی خلاتی تین چکرن. زنگار لسر پیکران دخینن. افتش دمکیه جبو پیشانگه هیه. داوی زنگار جوان دچو برونز دیار دبه و رنگ وانجی به دمه را تیگوهرتن جبر روشا هوای و هلگرتنا وان دناف دستان ده. اف پیکرین برونز بالا اکتوران جی دکشینه به چاوا او هاتنه چیکرن و رنگین وان چاوا تیگوهرتن لگوری دمی و هلگرتنا وان. من یک جو خارستان تشتکی سیره. وانج مرا گود کو گرانیاوه 12 پاونده. من جی گود او نگرانه دما من هلگرد او یا گران بو. وکو گوته زانین گوی خلاتین SAG دنوز دی مها چله ده بین بلاف کرن ده شاهیه که مزن ده للوس انجلوس. لی پاریس برهمین هر دو هنرمند نافدار الکساندر کالدر و پابلو پیکاسو ده پیشنگه که ده هاتنه نشاندان اف هر دو هنرمندین گو گلک آلیان ده جهفدو جدانه لی بلی دهن دمان ده او نزیکی هفدونه دهن خالین گرینگ ده گو بکارانینا رنگان یک جوانه و وکی دنی جی والاهی اولواندنا پیکران اف راپورت ویتشتی دیارت ده. کاتێک خۆت دەکەی بە پیشانگەکەدا دەتوانیت تابلۆکانی کاڵدار لەگەڵ تابلۆکانی پیکاسۆدا ببینیت. سەکۆسوورەکانی لیلی کاڵدار بۆتە باگراوندێکی سەرنجڕاکێش و کارامە بۆ تابلۆکانی پیکاسۆ. ژیانی هەردووکیان لە زۆر ڕۆوە نزیک بوون لە یەکەوە. هەردووکیان لە ژێردەستی هونەرمەندە ناسرا و گەورەکاندا ڕاهێنانی هونەری کلاسیشان وەرگرتووە و ماڵ و ژیانی خۆیان بەجێهێشتۆ و ڕۆیشتون بەرەو فەڕەنسا و لەوێ داهێنانەکانیان دووبارە ساز کردوتەوە. بەڵام زۆر بە دەگمەن یەکتریان بینیوە و دوور بوون لە یەکەوە. زۆر بەڕێکەوت کاتێک لە ساڵی 1930دا کاڵدار یەکەمین پیشانگای خۆی دەکاتەوە کە پێک هاتبوو لە کۆمەڵێک پیکر کە پرۆژەیەکی نابابەتیانەی پیکرسازی بوو لە گەلەری پێخسێ لە پاریس لەگەڵ پیکاسۆدا بە یەک شاد بوونەوە. جارێکی دیکە لە گەشتێکی هونەری دیکەدا لە ساڵی 1930دا لە پیشانگایەکی نێودوڵەتی لە پاریس کە تایدا پیکەری فوارەی مێرکوری کاڵدار بەرامبەر جۆرنیکای پیکاسۆ دانرابوو. کاڵدار تاکە هونەرمەندێک بوو کە خەڵکی ئیسپانیا نەبوو بەڵام بەشدار بوو لەو بەشەی پیشانگاکەدا. پیکاسۆ و کاڵدار ناوازە و پڕبەرهەم بوون لە نێونەوەی خۆیاندا. پیکاسۆ لە ساڵی 1871دا لەدایک بووە و لە ساڵی 1970دا کۆچی دوایی کردووە. ئەلکساندەر کاڵداریش لە ساڵی 1970دا لەدایک بووە و دوای 3 ساڵ دوا بە دوای پیکاسۆ لە ساڵی 1976دا کۆچی دوایی کردووە. سەرباری نزیکی لایەنە هاوبەشەکانی کارە هونەرەکانیان لە یەکتریەوە بەڵام بەڕای شارەزانی مۆزەخانە هونەرەکان هاوشێوە سازیشی ڕووکەشانە بووە. ڕەنگە ئەوان ئایکۆنی نوێگەری بن بەڵام هەرگیز بیرۆکە هونەرەکانی خۆیانیان هاوبەشی پێ نەکردووە لەگەڵ یەکتریدا سەرباری داهێنانە ناوازەکانیشان. ئەم پیشانگایە لەلایەن کوڕەزاکانی هونەرمەندەکانەوە سازکراوە. لە کاتێکدا پیشانگاکە پێگاتووە لە 100 کاری هونەری 27 کاری ئەلکساندەر کاڵدار و 57 تابلۆی پابلۆ پیکاسۆ.
نەوەیکی پیکاسۆ برناند ڕۆز پیکاسۆ دامەزرێنەری بەشدارە لە مۆزەخانەی پیکاسۆ مالاگاو بۆمان ڕوون دەکاتەوە کە پەیامی هەرە سەرەکی پێشانگاکە ئەوەیە توانیوێتی گزارش بکات لەو بۆشایی کە کاڵدار داهێنانی تیادا کردووە سەرڕێژ بە ئیلهامێکی گردوونی. پیکاسۆش هەستاوە بە وێناکردنی ژن و ژیان، بەڵام لەوە گرنگترەوەیە هەمووان باس لە هونەری ژیان و مەرگ و مرۆڤ دۆستی ئەوان دەکەن. کارە هونەرەکانیان خەڵک داوت دەکەن بۆ ئەوەی کارلێک بکەن بە پانتاییەک بۆ سازکردنی وەڵامدانەوەیکی سۆز ئامێزانە. ئەم پیشانگەیە سنگ دەخاتە سەر بوونی پەیوەندێکی سەرەکی لە نێوان کاڵدار و پیکاسۆدا. ئەمە لە کاتێکدا دۆزرایەوە کە بە شێوەیەکی تایبەت لە دۆزینەوەی بۆشاییدا بووە یان نەبوونی پانتایی. پیکاسۆ کاڵدار ویستویانە شتێک پێشکەش بکەن یان نوێنەرایەتی بۆشاییەک بکەن لە پێناو داهێنانی فیگۆردا. ئەمە بۆ کاڵداریش هەروایە یان لە ڕێی گزارشکردن لە شێواندنی کاتەوە وەک چۆن لە تابلۆکەی پیکاسۆ بەناوی سەری ژندا دەردەکەوێت کە لە ساڵی 1926دا دروستی کردووە. لە ساڵی 1930دا کاڵدار هەستا بە سازکردنی پەیکەرێک بۆ جوڵە و لە ڕێی ئەم کارەوە شتێکی نوێی خوڵقان لە هونەردا ئەویش ڕێبازی جوڵاوە بوو. کاڵدار هەستا لە بازنەدا هاو شێوەی دروست کرد کە ئەمە توانی دووڕەهەندی تۆپێک بدۆزێتەوە بۆ سێڕەهەندی واتە پانتاییشی خاڵی. نەوەکەی کاڵداریش ئەلێکزاندەر ئس ڕیڕۆ باسی ئەومان بۆ دەکات کە کارە هونەرەکانی کاڵدار تەنها پەیوەندی نییە بەخۆیەوە بەڵکو پەیوەندی بە کۆی پەیوەندیەکانی مرۆڤایەتیەوە هەیە لە نێوان هەموواندا. پیکاسۆ لە هەموو تابلۆیەکیدا خۆی وێنا دەکاتەوە هەموو ئەو شتانی دەیکات هەموو تابلۆکانی هەتا ئەو تابلۆیەشی کە باز لە ژن دەکات هەر شتێکی دیکەش خۆ وێناکردنەوەی خۆیەتی. هاوکات کاڵداریش لەو بارەیەوە ئەو زە بەرفراوانەیە کەوا دەکات جیهانی بێتەوە ئەو بەڕادەیەک خۆی بەرفراوان دەکاتەوە تا ئەندازەی جیهانگەرایی. هەمیشە کاڵدار بە دوای ئەوە داگەڕاوە کە پێکەوە گرێمان بداتەوە. هەردوو هونەرمەندەکە بایەخیان داوا بە گرنگی بۆشایی و بەرجەستە لە کارەکانیاندا. نزیکەی 400,000 کەس سەردانی ئەم پیشانگەیان کردووە لە پاریس. پیشانگای مۆزەخانەی پیکاسۆ مالاگا تایبەتە بە هەست و ئەزمموی شتەکان بە شێوەیەکی ڕاستەخۆ. ڕێخەرانی ئەم پیشانگایە دەڵێن گرنگی تایبەتی ئەم کارانە لەم سەردەمەی ئێستاماندا کە ئەنتەرنێت و سکرینەکانی مۆبایل ژیانی داگیر کردوین پڕبایەخە. ئەم پیشانگایە تا سەرەتای مانگی دوی ئەم ساڵ بەردەوام دەبێت. هونەر بێ خەیاڵا خۆی ئافرەندنەکە بێسینۆر چێ دکە ئورێ دەدە ڕامان و تشتێ نو وەک vê راپۆرتê گۆڕۆنیەتینە سەر بابەتەکە نو دووارێ زانستی û هونەرê de bêçawa bihna mirovan dikare şêwaz û nîşanên wan diyar bide bê wêneyên hunerî ka em berê xwe bidin bêçawa ev tişt dibe. ئەو بەلکی وەکی تاقیگەهەکە کیمیایی بیت لێ ئەو هەم هونەرە و هەم زانستە. دبێژنێ میمۆمی 2020 ku ji lo şarazayê bêhnaveyê nerwîçî Cecil Tholas li mûzexana Geraçiya hunera serdem li Moskw hatiye drûstkirin. Min van hêmiyan bîn kiriye û min gelek caran yek ev şîşana bîn kiriye. Her kesê ku tên vir bo çûneka taybet ya hey bo bînan. هەندێک بهێن دەخۆشن لە هەندێک نە. هەر کەسێ دهێتە vêrê eger xûçe hez jî bû bêhna nebûn, armanca Tholas ji vê ew e ku bîra xelkî li wan bîrhatinên taybet bînteve. Ev ê hindek bihînin, her wekî ev wêneyên xeyalî ne. Lê her çawa bê, ev kesên ku têne wir, bîrhatînên xwe yên taybet dîne wir. Grûpekê Rûsî bi navê Where Dogs Run xelkî li piştvan amîran danît û bêhnawaniya taybet lê helkêşîtin. Ev amîre bêhna taybetmend dake kesekî şilûvet ket û dikete di nava kamêrekê de. Paşî wêneyekî jê drûst diket. Her wekî pencemûra destî û pişkinîna çavî dihête bikarînan. Ev karî li ser faylên datayên polîsan yên wêneyên robotan kar dikin. Hunermend Yekaterinburg vê saziyê pêk aniye, ev dixwazin aliyê tariya teknolojiyên nûjer nîşan bidin. Hunermendan wênên durustên kesan bikarînan, da ku vî projeyê pêş bêxin. Wan viya nîşawan geştiyara bidin ku bêhna her kesekî dişêt bihête wergirtin û taybetmend kirin. û ev çêtbît bîdeçekekê diyê bayometrîk û çêtbît li dijî mirovan bihête bikarînan.
نویسکار ورگیر دلاور زراق گود سال 1965 ده لفارقینا آمده جدایک بویه ده نیو سال نوتان ده در باسی قادا نویسکاری بویه یکم برهوکا وی یا کرت چیروکان بناوی کاکل بو گود سال 2002 ده هاته چاپ کرن اف راپورتا تایبت ده درباری وی و هن خباتین وی ل آمده لنوتو دودیان شون دا ایدی من به پریودیک به مهانک و کوبار روشن درد کت و روزنامه ولات هفتانه درد کت به بخواندن وان من جوان گلکی چا بجم حواسکه داخازکه و حشو بیرکه کردیانه و کرمانجیانه گرد بیاوای به خواندنه جنوتو پیجان شون ده هدی من دست به نویساندن کرد نویساندن من به چیروکن کرمانجی دست بکرین که هنرسازیا لگوری لسر هنرسازیا مدرن بود چه آستانگی پیش زمان هبه ده همان دمیده پیش نویسکاران وی زمان جیه آستانگی زمان او نتنه آستانگی قانونی یکو ستاتیه به ستاتیه ده هر وها کردی ایدی دناف کرمانجم با کرده نیو نیو بخوا ستاتیه خوانده کریه یعنی کردم با کور ولات باکور کردستان بخوا کرمانجی آخوایج کردی آخوایج زمان آخو به ستاتیه کرنه اجبر کو جنر خواهج هجاهی آخو خستنه هیوی آخو جبرینه کو به زمانی و کاربن جیان آخویا آبوری جیان آخویا خواندواری پروردهی جیان آخویا هنری و کاربن بدومینن دوی مروف گواکو کارکی سروی زمانی دکت چه هنری چه ویژه‌ای چه زمانی چه آبوری به زمانی تکرن دهمان دمه ده حوجتی پیت چه دبکو او سدی پنجی کرد این باکور که هیویا خوش زمان برینه او جی ورن سر وقت کرن او جی ورن اقناع کرن که نشانی وام بداین که به زمانی گلک تشت چه دبه و اف زمان وکی زمان دیتر این دنیای تری جیان دکه نفشه چارمین ده پشتی که کمارا ترکیه آوا بود نفشه چارمین او نفشه کو لباجاران به کردی ناخوه لباجار کو دجی لوی باجار کردی نایاخفتن تو دنگه کی کردی سدی وک رجای ام نبیجن ل بگیشتی کردی نایاخفتن او نفشه کو ده ایدی دسر هشمندی ر برای خود در زمان هم دوار سیاست ده هم دوار هنر ده هم دوار نویسکاری هم دوار زمان ده وک زمان وکی خوابونی از شرط خوابونی خود شرط حبونی خود بینش برای که برای خود ده روشن پلیتیک و قانونین کو و پیکانین کو در و قانونی تن سپاندن تن کردان تن فرض کردن دبست ادم کو گلک کس مروف خواه گاوک یعنی چند کا بدن عالی دا کو کاربن خواه بپارزن او نه خواه او خواجه دور خستن یا جی دبج بردان نینه
لێ دهۆکێ ژنەکە کارسازا جل و بەرگان پێشەنگەهەکە تایبەت ژیا جل و بەرگان لێ دهۆکێ vekiriye lê belê bi şêwazeke balkêş got beşek ji vê pêşengehê daye pirtûkan da got kesên serdana vê pêşengehê dikin garibin pirtûkan bibînin û bikirin jî selam balayî serdana wê kir û ji me re ev raport amade kiriye. Rojvîn Xelîl weke jinek dest bi bazirganiyê kiriye li parêzgeha Dihokê û hemî karên xwe diket û diçîte dervey Herêma Kurdistanê û Iraqê û kelûpelên xwe dînît. Pêşangehek cilûbergên jinan vekiriye bi şêwazek nû. Rexek cilûberg û pêdiviyên jinan e û layê diyê dukanê kiriye perdûkxane. Çunke dibêjin pertûk baştirîn hevala ji bo avakirina mirovî. Ez wekû takekes min gelek min xweş xandina pertûkê dîtiye min viya bikirin me yên hêja jî dema tê nevêrêt êk dem da tên bû cilûbergî çavê pertûkê jî dikevîtin bixwe pertûkê jî bibîtin wextê bejn û bala xwe ciwan ket heman dem da bişêt mifayekî bigehnîte mêşkê xwe jî ava biketin. gelek ya giringe jin wê bawerê bi xwe bi xwe çêketin bawerî bi xwe hebîtin her wisa bawerî bi xêzana xwe çêketin û xêzan jî harîkar û piştevan bîtin heta jin bişêt vî karî encam bidetin digel jinê û şiyanê jinê kêm nebînin çikû jin jî dişêtin vî karî encam bide bi serkevrast asteng têne pêşiya mirovî lê eger malbatiya harîkar bît mirov dê çê bi serkeftiyane derbas digetin û jiyan wisa dixwazîtin jin û zelam yaban dibêjîtin jin destê rastiye û zelam destê çepê eger her du tamam kerît êk nebin neşin pêk ve karekê baş encam bidin cujber hindê jiya fere jin jî destê xwe bikete destê zelamî de û pêk ve kar bikin û jiyara xwe xweş bikin. Jina Kurd mil bi milê zelamî berev bazirganiyê diçît û hewl dide bibîte yek ji jêderên dehatê nav malê. Selam balayî dengê Amerîka Duhok. Lê welatê Finlandê xanima hunermend Kajja Kioro pêşengeheke taybet li dar xist bi berhemên xwe yê bi piranî ji kereste û alavên ji xwezayê û siriştê ne wekû hişyariyekê got çawa jîngehê biparêzin û siriştê jî ji van tiştana rizgar bikin. Hunerên kevn û gelerî darên jêkirî yên daristana Labîş bîranînên baxçên Nuha ku hatine wêran kirin. Müzexaneya hunerê ya bajarê Rovaniemi bo rûmetdayîna hunermenda dîtbarî ya Finlandî Kiha Kihuro pêşengehekî saz dike. Pêşengeh balê dikişîne ser berhemên hunermenda 6 salî ku tê de peyker wene û şêwazên din jî heye. Piraniya berhemên wê ji xwezaya Bakur tê ku têkiliya guhertina di navbera xweza û mirov destnîşan dike. Wê berhemên xwe yên hunerî bi hemanê awayî ku mirov bi xwezayî re tekildar dibe pêk tîne û wê bi kar tîne çê dike li bi şewayekî ku mirov cuda dide fikirandin. Berhemên wê yên dawiyê nerazîbûna di derbarê çêkirina navendekî madenê ku li devera parastî ya xwezayê ya ku 120 kilometreyan li Bakurê çerxa Cemserê ye. Berhem weneyên nîşangirên sînor yên li ser darên li vê deverê û posterên xwepêşandaran dide berçavan. Ev dadwer nake ev tenê rastiyan rewşa xwezayî ya an niha nîşanî me dide û her wiha mirov çawa bandorê li ser xwezayî dike. Hunermend Kihiro ji 1994 vir ve pêşengehên taybet saz dike. Ev sembola jiyana binerd û veşartiye. Ev kokên bi rengê sor jî xwînê tîne bîra mirovan. Wê tevahiya materyalên berhemên xwe ji sûkên kevn anko ji kesên ku nas dikir kiriye. Kanîja ji dibistana hunerên destan derçûye. Lê ew her tiştî ji materyalên xwe çênake. Her wisa ew tiştên bikarhatî û kevin jî bikartîne û ev kûn jî nimûneyek baş e. Ew ji me re dibêje xweza pir giring e da ku mirov aram bibe û her wisa xweza ji regezên jiyanê ye. û bêguman di heman dem da xembariya derbarê paşaroja xezayê di asta cîhanî û herêmî de ji rojava sereke ya hunera wê ye. Di zordariya li ser xwezayê de xweza û cîhana pişê saziyê lekdayî ne.
ev berhema hunera wê jî destnîşan û rexnekirina vê têkiliyê ye. Ez bawer dikim ku temaşewanên wê pêşengehê ev ê neçar bin ku li ser wê têkiliya carek din bifikirin. Gelo ev ji vê yekê fêde digirin an ku tenê li kêfa xwe dinêrin û dihêlin ku çi dibe bira bibe. Ev levhana bi piranî ji bermayiyên hunermendên Lapîsê hatiye çêkirin. Kîhûro bi hunera xwe dixwaze bîra temaşevanan bixe ku ka mirov dikare çawa xwezayê li gor hevcedariyên xwe biguherîne û bikarbîne. Li Kabul paytexta Afganistanê komek şano bi xebatên bêhempa dixwazin şano li bajar geş bikin û peyama xwe bo aştiyê di rêka şano de bigihînin him civata xwe him hikûmetê jî û wekî dinê jî xerabiya şer û cengê di şanoya xwe de diyar bidin. ڕۆژێکی ئاساییە بەڵام تەقینەوەیەک دەیهەژێنێت. ئەمە دیمەنی شانۆگەریەکە بە ناوی دراکۆلای شەڕ لە کابول. ئەم شانۆگەریە تشک دەخاتە سەر تراژیدیای دوای هێرشی خۆکوژی. سید منسوور ڕەحمانی بەڕێوەبەری شانۆی ملی ئەفغانستان دەڵێت ئەفغانەکان چەندەها ساڵە لە ترس و دڵەڕاوکێدا دەژین. نزیکەی نیو سەدەیە خەڵکەکەمان لە شەڕ بێزارن. ئەمنەوە نوێ لە شەڕدا لە دایکبوون و نامانەوێت لە شەڕشدا بکوژرێن. لەم دەمەی گیان لە دەستدانی سیڤیلەکان دوا بە دوای تەقینەوە بۆتە سەردێری هەواڵەکان هەروەها ژیانی بریندارەکانیش بە شێوەیەکی بەرچاو دەگۆڕێت. هێندێکیان پەککەوتە دەبن. ئەم شانۆگەریەش باس لەوانش دەکات. ئێمە بووینەتە کۆمەلگایە کە یەکێک زیانی لە دەکەوێت خەڵکی ناچن بەهانایەوە پێویستە یەکگرتوو بین و پێکەوە بەڕووی دوژمن ڕابوەستینەوە. ئەگەر یەک نەگرین ئەوە دوژمن بەڕێگەی جۆراوجۆر بەکارمان دەهێنن. ئەکتەرێکی وەک لەیلا هامدەرد دەڵێت کارێکی سەخت نییە ڕۆڵی ئەو کەسانە ببینێت کە خۆشەویستیانیان لە دەستداوە چونکە زۆربەی ئەفغانەکان هەستیان بەو ئازارە کردووە. دایکەکان منداڵیان لە دەستداوە ژنان برا و باوکیان لە دەستداوە من لە کاتی نواندندا ئەو هەستە ئەنجام دەدەم چونکە زۆربەمان یەکێکمان لە دەستداوە. ئەمانجی ئەم شانۆگەریە هاندانی یەکگرتنە لە نێوان تایفە جیاوازەکان لە ئەفغانستان بە هیوای دوا ڕۆژێکی ئاشتیانەدا. هنرمندێکی مکسیکی بێ شێوازێکی باڵکێش û cuda wênê şoreşgerên Meksîkê wekû Zapata çêkiriye got bilaşekî tazî û pêlaveke panî bilind wekû ya jina li ser hespekî saz kiriye wekû mînak ji rêzgirtina hunermendan ji civata hevregezxwazan yan jî LGBT li Meksîkê. ئەم تابلۆیە لە مەکسیک هەرای ناوەتەوە پاڵەوان و شۆڕژگەرێکی دێرین بەڕوت و قوتی و کڵاوێکی پەمەیی ڕەنگە دڵخوازەکەی هاوڕەگەز بازان پێڵاوێکی پاشنە بەرز بۆ کێش بۆ زاپاتە ئەو پیاوەی شۆڕژگەری نێو جوتیارەکان بووە و دەستی لە چەند ئاڵوگۆری دەسەڵاتدا هەبووە و سمبلێکی شۆڕشە لە مەکسیک هونەرمەندەکە شوێن خەیاڵەکانی کەوتووە و بەردەوامیشە. خۆشم سرم سوڕماوە کە ئەم کارە هونەریەم دروست کرد. هیچ پێشببینی ئەوم نەدەکرد کەچی بە دوای خۆی دادیانێت لە میدیاکان و لەلایەن خەڵکی دیکەشەوە. لە دەرەوەی ئەم مۆزەخانەیە و لە ناوەش پشتیوانە تووڕەکانی شۆڕژگێر زاپاتە دەیانەوێ ئەو وێنانە لا بدرێت. تەنانەت دەیانەوێ ئەو سنبولەشمان لێ بسێن و پەراوێزمان بخەن. ئەوەی کراوە بەرامبەر کێش بەرامبەر ئەو سەرکردەیە کە ئەم وڵاتەی بۆ دروستکردین و بەرگریان لە خاک و سربەخۆیی کرد. ئەم حکومەتە ملکەچی بەجیهانی بوونە و ئازادی ڕادەربرینشیان تێکداوە. زاپاتە وەک هاوڕەگەز خواز خراوەتە بەرچاو. هاوڕەگەز خوازانی مەکسیک وێنەکانی شۆڕژگەرەکە بەدڵی ئەوان بوو. نابێت ڕێگە بەو کردەوە توندوتیژیانە بدەین وەک کۆمەڵگا دەبێت بەردەوام بەرەنگاری ببینەوە لە پێناو هەموواندا دژی ئەو توندوتیژیانە بوەستینەوە لەبەرەوەی توندوتیژیەکان دەبنە مایی تاوان مەکسیکیش لە ڕیزبەندی دووەمدایە لەنێو ئەو وڵاتانەی تاوانی ڕق و کینەی تیادان. تابلۆی هونەرمەندەکە لە مۆزەخانەی هونەرە جوانەکانی مەکسیکۆ شۆڕژگێرەکە زاپاتای لە دیمەنی جیاوازدا نیشانداوە بۆ یەکلابوونەوەی ئەو شەڕە کللتوریە تەنانەت سەرۆکی وڵاتیش هاتە قسەکردن
من لەگەڵ توندوتیژیدا نیم لەگەڵ دەستدرێژیکردن بۆ سەر یەکتری لەگەڵەوەدا نیم کە لە مۆزەخانەکە ڕوویداوە هێرشکردن سەر چالاکۆن و ئەندامانی ئەو ڕێکخراوەی بەرگری لە ئازادی دەکەن. سەرکردەیەکی دێرین قاڵبووی شۆڕشی چینایەتی لە تابلۆی سەرنجڕاکێشی خەیاڵی هونەرمەندێک کۆمەڵگایکی خستۆتە بەردەم تاقیکردنەوەیەک. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. لê Çînê festîvala peykerên jê qeşayê hate li darxistin. Ev festîvala navnetewî got ji gelek welatan hunermend û peykersaz behreyên xwe didin pêş û dikevin rikberiya sazkirina peykeran ji qeşa û bûzê ka li vê raportê temaşe bikin. هونەرمەند لە سەرانسەری جیهانێ سەردانا باژارن هەری ساڵ لە چینێ kirin داک و بەشداری پێشبرکەیە کۆڵاندنا بە قەشایە ببن. ئەو بلۆکن مەزن یەن قەشە ji ڕووبارê سانگهواتینن. تایبەتمەندیên کۆڵاندنا قەشە ئەوە ku zû dişkê û dihele loma karekî zehmete. پێشبرکە بۆ درێژاویە دوو ڕۆژان لێ هەربن بڕێوە دچە کو لە پارێزگەها هەی لانگ ژیانگەیە. 6 کەس ji 30 تیمن جیاواز ji welatên wekû ئەمریکا، رووسیا، کوریا، منگۆلیا، کەنەدا و هەندێ بەشداری kirin. من berê kolandina qeşa li Alaska dikir. Piştra min zanî ku li Çînê pêşbirkeka taybet heye. Ev 20 sala xewna min e ez bên vir û beşdariyê bikim. Îsal xewna min bi cî hat. Tiştê bala bîner dikşîne, ew e ku hunermend ûtî bikartînin, da ku cihên vala bigirin. Eger tu ötü bikarneyînî, tu cihekî vala di navbera her du blokan de bibînî. Eger tu wan cihên vala ötü bikî, cihên vala diyar nabin. Pêşbirk dê festîvala 36 ya navnetewiya kolandina qeşayê dest pê dike. Di vê festîvalê de gelek ahengên din hene wekû mele û her wesa şahiya li ser befrê. Bînerên hêja li vir em giştin dawiya bernama xwe hetanî bernamak din û gereke nû di nav reng û awazan de her şad bin.